قسە و باسەکەم لەسەر نوێترین کتێبی شعری یەکێک لە شاعرە جوان و قەڵەم جوانەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی ئەویش زۆر بەڕێز مامۆستا بورهان بەرزنجیە کە دوێنێ لە مەراسیمێکی تایبەتە نوێترین دیوانە شعری خۆی لەژێر ناونیشانی ئەم خۆشەویستیەت لێدێ بڵاو کردەوە بێگومان کۆڕێکی تایبەت و ناوازەشی بۆ ئەم کتێبە ڕێخست بوو قسە و باسەکەم هەم لەسەر کتێبەکە و لەسەر شعرەکانی نێو کتێبەکە بە میوانداری بەڕێزیان کە ئێستا لە کورسات مەگەزین میوان مامۆستاگیان سڵاو لێبێ ئەوانت باش بێ زۆر بەخێر بێ. سپاس بۆ تۆ مامۆستا. بەرهەمی نووسینی چەند ساڵە کتێبی ئەم خۆشەویستیەت لێدێ؟ ساڵێ. بەرهەمی یەک ساڵە. باشە پێک دێت لە چەند شاعر؟ 270 شتێ لاپەڕەیە. ئیتر 250 شاری تێپەڕاندووە. باشە. ئەمە تایبەتمەندی ئەم دیوانە ئەم خۆشەویستیت لێدێ نووسینەوەی قسەکانی دڵە. تایبەتمەندەکەی ئەوەیە کە دڵ قسەی تیا کردووە. ئەگەر بێت و یەکێکیش لە نووسینەوە ویان لە قسەکانی دڵ حاڵی نەبێیان بێباک بێ ناتوانێت ئەو دیوانە بخێنێتەوە. ئیلهامی شعری لای شاعرانی بە ئەزمون چۆنە؟ زۆر کاتێ بۆ نمونە شاعرانی گەنج بە بڵێن ئیلهامی خۆشەویستیەکە بابەتێکی بڵێن لەو شێوەیە، بەڵام لای شاعرانی بە ئەزمون هەڵبەت من دایمەن ئەواڵێم ئێمەش بەو قۆناغا تێپەڕیوین و دیوانێکشم هەر لەسەر شتانە هەیە، ینی یەکەم بەرهەمەکەیشم هەر لەسەر خۆشەویستی بووە. ینی دووپات یەکەمەوە کە ئەزمونت ئەبێتە ئەو ئەزمونەی کە تۆ تر بە زمانی دڵ قسە بکەینێک بە زمانی مێشک. چکە بۆ ئێمەڵین لە پێناسی شعرە شعر یەکێک لە خاڵەکان ئەبێ مۆسیقای تیابێ. ئێستا طبعا ڕێزمەیە هەمووشی شعر هەمووشی شاعری بە توانایی نووسن، ئەوەندە بیر لە هزرەکەنەوە لە مێشکەکەنەوە نووسینەکانیان کە ئەی خوێنیتەوە ئەیوێ بەسەریا بچیتەوە بۆ یعنی مێشک بەڕای من مێش ماندووەکە ئەوانە بەرهەمی مێشکن نەک بەرهەمی دڵ. منەڵێم شاعر کە شعری نووسی ئەبێ مۆسیقاکەی تیابێ واتە کە مۆسیقای تیابێ بەرهەمی دڵە. من ئازارەکانی دڵ من قسەکانی دڵم من نووسینەکانی شەوان دڵم دائنیشێت شەو نوخنەی کێشێ شتە نووسێ دڵمەی نووسێ کە ئینێرم بۆ بەرامبەرەکە تاک بێت یان کۆمەڵ ئەوانیش دڵدارن دڵیان لەگەڵ تەمەن و ئەزمونیشە ئەبێت هەر ئیلهامێکە بێ بۆ شاعر نووسین. ئیلهام ئەوە سەرەکی شعرە، یعنی ئەگەر بێت و یەکە ئیلهامی نەبوو ناتوانێت شاعر بنووسێ. بۆیە سێرەکەی ئیلهام شەک نییە لە دایک بوونەوە بێت هەرچەند وا ئەڵێن، بەڵام من ئەڵێم لەوانەیە یەکێک تەمەنی بگاتە کۆتا ڕۆژەکانی ژیانی و شعرێکی زۆر زۆر جوان بنووسێت بتوانێت بنووسێت ببێتە شاعرێکی زۆر گەورەش خۆشت نییە دە دیوانی هەبێ. تۆ تەماشاکە دڵداری ئێمە دڵداری شاعر تەمەنێکی کورت دیوانێکی بچووک تەنها یەک شعری زۆر زۆر بەتوانایە، ینی ئازارەکانی دڵی خۆی نووسیوە ئەی ڕەقیبی نووسیوە وانە بۆ دڵی هەموو کوردێ نووسیوێتی ئێستا هەموو کوردێک کە منەتەوەکەی خۆی خۆش بوێ گوێ بە ڕەنگا و ڕەنگی بیر و بۆچوونەکانی خۆی نادا بە ئایدیۆلۆجێتی خۆی نادا، یەکسەر دڵی ئەبا مێشکی ئەبا هەستی ئەبا بۆ ئەی ڕەقیبی شوا بزامەوەی نەتەوە بێ ئەو زبانەی لەبەر بێ ئەو بەو زبانە ئاخاوتن بکە کە ئەی ڕەقی بە بیستێ دڵی بۆ ڕۆ هەڵەسەتی پێوە وانە واتە نەتەمەنە نەش خوێندنەوەی زۆرە خوێندنەوەی زۆر باگراوندی باشت پێدا بۆ وشە بۆ چۆنێتی قسەکردن، بەڵام من هەمیشە لەگەڵەوانیم شاعر زۆر قسە بکە شاعر کورت قسە بکە کەم قسە بکە جوان بدوێ وانە ئەو شانەی بوا بنووسرێتەوە خەڵکانێک دوای خۆی بیڵێنەوە. من بۆ نمونە لەم دیوانەشە دووبارەش یەکەمەوە ئەم دیوانە قسەکانی دڵە بۆیە ئەوەی ئەگەر بە دڵ نەیخوێنێتەوە یان دڵی نەیخوێنێتەوە لێ تێناگا بە گوێمان لە شعرێ بێ من و هاوکارێنشم بزانین لێ تێگەن یان لێ تێناگەی بە هەروەکو ڕۆژی واژۆکردن ئەم قەسیدەیەم خوێندەوە کە لە دوای بەرگەکەدا قەزات لە من کەوێ
قەزات لە من کەوێ لە ڕێی کانیا گۆزەی ژیانی من بشکێ هی تۆ نا هەناسەی بەختی من سوار بێ هی تۆ نا من پێم وتی بەگەڵای هەناسەت دام پۆشە خەڵک بە نووزەی شیعرم نەزانێ قرچەی شکانی هەستم نەبیستێ تۆ پەنجەرەی شادید نەشکێ من قەینا قەزات لە من کەوێ ڕووباری بزەت نەتۆرێ بەختەوەریت قاچی نەشکێ تۆ درەختی کەناری ژینت نەسووتێ من قەینا من پێم وتی شەوت پڕکە بە ئەستێرە لەبەر من بەڕووتی قەت خەڵک بەختت نەبینێ تۆ گۆچانی تەمەن بت با بڕێدا لەبەر خاتری برۆ و چاوت من قەینا دەست و خەمات هەرجان بێ مامۆساییان هەروژین سپاس کام شعرانە یاخۆ بڵم کام تێکستانە کام لەم بابەتە ئەدەبیانە ئەتوانرێت بکرێن بە گۆرانی پێشەوەی وەڵامی پرسیارەکە بە مبالە بیرم نەچێت ئەم دیوانە چوار نووسینەوەی پوختی بۆ کراوە یەکەمیان لەلایەن دکتۆر هاوژین سڵێوە لێرەوە سڵاوم بۆی هەیە دکتۆر خالد قادر لێرەوە سڵاوم بۆی هەیە دکتۆر شەهاب شێخ طەیب لێرەوە سڵاوم بۆی هەیە کاک بەرزان عەلی لێرەوە سڵاوم بۆی هەیە ئەم چوارە هەر یەکە و بۆچوونی تایبەتی خۆی هەیە ئەوانیش بەو زبانە خوێندیانەتەوە کە دڵ ئەتوانێت بخوێنێتەوە نەک بە هەزر ئەوە جوانە تا ئێستا من گوێم لەوەیە یعنی هەنێ مشتومڕی شعری شەکرێ لەسەر ئەوەی کەوا ئێمە لاساییەکەینەوە لاسایی ناکەینەوە من ئەڵێم گەیشتومەتە واستەی لەم دیوانەدا دیارەکەی و ئێمە تەنها لاسایی دڵەکەینەوە لاسایی شتێکترمان نەکردێتەوە لێرە ئەتوانرێت ئەگەر هونەرمەندێکی باش هەڵبەت هونەرمەندەکانمان هەمووشیان باشن شارێکی تایبەت ئەگەڕێمەوە وابزانم گەڕانەوەی شتێکی وە یان بگەڕێەوە ئەوە بلێ شاو خەڵکەکانمان ئەڕۆن نیشتیمان بەجێ دێڵن من لەگەڵەوە نیم چکە نیشتیمان نیشتیمانە فبوویە داواکەم لیان بگەڕێنەوە بەڵام ئەوەش نەبێت لە ناو تێکستەکانە پارچەی وە ینی کۆپلەی وا هەیە پۆستەراتی وا هەیە ئەتوانێتەوە هونەرمەندەوی کا بگۆڕێت کەوتەبا لێرە بگەڕێمەوە سەر ئەو بابەتە گرنگی کە چوار لە کەسایەتیە نزیکەکانی تۆ کە هەر چواریان کەساتی دیاری نێو ئەدەبیاتیشن پێشێکیان بۆ ئەم دیوانە جوانی بەڕێزە نووسیوە تا چەند ئەم نووسینانە گرنگن و تا چەند پێش بڵاوکردنەوەی هەر کتێبێکی ئەدەبی گرنگە کە کەسانی بە بڵێن پسپۆر شارەزا بە بڵێن ئەو کەسانی کە لە نێو ئەدەبیاتە زانیاریان هەیە بتوانن تەقیمێک یاخود نووسینێک لەسەر کتێبەکە زۆر گرنگە زۆر گرنگە تایبەت ئەوانەی کە ئەزمونێکی گەورەیان هەیە مامۆستایەکی ئەکادیمی وەکو دکتۆر هاوژین سڵێوە وەکو مامۆستا شەهاب شێخ طەیب وەکو دکتۆر خالد وەکو کاک بەرزان ینی هەموو ئەوانە هەرێکی و لە بواری خۆیان ئەمانە ئەکادیمین و لە زانکۆی شەکەن زانکۆی پیشەیان ئەوان پێویستە بۆ شاعر هانایان بۆ ببا پێویستە بۆ شاعر بیان کاتە داڵدەی خۆی چونکو ئەگەر ئەوان داڵدەی ئەم جۆرە بەرهەمانە نەبن کەلێنێکی گەورەمانە بێ لە شعرە بۆ نمونەیستی ئێمە خوێندکارەکانمان کە لە کولێجەکان تەخەڕوجەکەن دەرەچن دەرچووی ئەوانە هەڵبەت تۆژینەوەی تایبەتیانە بێت بەدەیان تۆژینەوە ئەکرێت سەر شارەکانم سوباس بۆ مامۆستایانش ئەوە ئەگەیەنەیە کە تۆ بابەتەکانت بوونەتە ڕووبارێکی فکری بۆ نەوەی داهاتوو هەرچەند ئێمەش لە ینی شەرق لەوسەتا ئاژین وانی ئەم وڵاتانە پڕن لە جەنجاڵی شەڕ و پڕن لە جەنجاڵی فکر و هەرێکی فکرێکی هەرزێکی ئایدۆلۆژیەکی بێ حەزەکە وڵاتەکەی هەمووی وەکو خۆی بن شاری جوای لێ هاتووە بۆیە ئەبێت ئەوان ئەبنە مۆمێک بۆ
ڕوونکردنەوەی ڕووناکردنەوەی داهاتووی گەنجەکان. پێم خۆشە گوێم لە شارێکتر بێ دواتر بابەتێکی گرنگە لەگەڵ باسەکەم ئەویش وەرگێڕانی شارەکانی تۆیە بۆ زمانەکانی تر. هەر کاتێک تۆ بیتە خەوم، هەر کاتێک تۆ بیتە خەوم، دەستنوێژت لێ هەڵەگرم و وێنت لەسەر دەرگای مزگەوتی عشقم دادانێ. هەر کاتێک تۆ بیتە خەوم، دەستنوێژت لێ هەڵەگرم و وێنت لەسەر دەرگای مزگەوتی عشقم دادانێم و کە بانگیدا دێم تەماشای ڕۆحتەکەم. وەک ملوانکە بەگەردن تا سۆز و بەختم هەڵەواسم، پرشنگ بەسەر دێڕەکانما تۆ ببارێ، دەبمە پەنجەرەی بەختت و سۆزی خۆتم بۆ بژەنە، بەناو بازاڕی تەمەنما چاو بگێڕە، کام ساڵ لە عمرمدا جوانە بۆ تەمەنتی هەڵبژێرە. دەستخۆش مامۆستاگیان. پێش شارەکە وتمە ئەو بابەتە لەگەڵ باس ئەەکەم زۆر جار ئەبینین کە شعری شاعران وەرگەڕێتە سەر زمانێکی تر، واتە عەرەبی بێت، فارسی بێت، تورکی بێ، ئینگلیزی بێ، هەر کام لەم بڵێن زمانانە بێ. تۆشەوەنی کە ئاگادارین بەشێک لە شارەکانی تۆ وەرگەڕاونەتە سەر زمانی عەرەبی بە تایبەتی. کیا وەریان ئەگەڕە مامۆستا؟ خۆت وەریان ئەگەڕیت یا خۆت؟ نا هەڵبەت من خۆم زبانی عەرەبیم باشە، بەڵام دەستم بۆ درێژ نەکردووە هیچ ڕۆژە لە ڕۆژان. بابەتێکی زۆر هەستیارە دوو دیوانم کراونەتە عەرەبی بە دیوان. یەکێکیان ساڵی 1999 وەرگێڕی بەتوانای خەڵکی دووسخورماتوو وەریگەڕاوەتە سەر زبانی عەرەبی. لێرە وەسڵاوم بۆی هەیە تەمەندار بێت، ئەنوەر حەسەن موسا، 121 کۆپ لە شعری بچووک، ینی ناویان ناو وەمضە شعریە، یعنی بروسکە شعر. 121 زۆر زۆرە. لەگەڵ وەرگێڕانە ئایا ماناکە، وەزن و قافیەکە و شەکان ئەمانە چۆن ئەکرێت؟ ئەگەر شاعریەتی تیابێ خۆی، ئەگەر خۆی شاعریەتی تیابێ ئەتوانێت تا ڕادەیەک بیگەێنێت، بەس ئەگەر خۆی شاعریەتی تیانە بێت بڕوان ناکەم. ینی بە چیەکات؟ بە کچێکی جوانەکات کە خۆی قسەت لەگەڵا بکاتوەمانە من شعر زمانەکەی خۆتە، با بڵێن شارێکی کوردی بە کچێکی جوان، بە کیژێکی جوان، بەڵام کە وەرە گێڕێ بە شێوەیەکی جوان نەبێت، وەکو ئەو بوو کە شوشەڵانەوایە شوشانەوایە کەوا لە دوکانەکان هەڵیان واسی وە جلێکی جوانیان لە بەراک لە دوورەوەی بینی ئەڵێ لەوەیە ئەمە کچە جوانی بێت کە ئەڕۆی جستەیەکە، نەجستەیە، نەقسەکە، نەشتێکت بووە. ینی بۆیە وەرگێڕان زۆر گرنگە. من شارەکانم زۆرن کە وەرگێڕان تەبیعەتێکی منەوەیە، باس ناکەم. اینجا باس نەکردنەوە یەکێت نەتپرسیام قەت باسم ناکرد. دوو دیوانم بۆ عەرەبی وەرگێڕاوە، دەیان شعرم کراونەتە یۆغسلافی لە ساڵی 2000 یان 2001 با نەکەومە هەڵەوە، ینی ڕۆژنامەیەکی یۆغسلافی لاپەڕەیەکی گەورەی تەرخان کرد بوو شارەکانی من کرابوون بەوە، چەند نوسخەیەکیان بۆ ناردبووم. شارەکانم گۆڕانوتە ڕۆمانی، فەڕەنسی، هۆڵەندی، کچێکی کوردی خەڵکی سلێمانی گۆڕی بوو، بۆ سویدی دکتۆرەیەک گۆڕی. ئەم هەوڵانت پێ چۆنە مامۆستا؟ لە ئازەربایجانیش کتێبێکیان دەرکرد بۆ با بڵێن هەڵبژاردەیەک لە شاعرانی جیهان، هەڵبژاردەیەک. من یەکێکم سوپاس بۆ خوا لەوانە و کتێبەکەیان بۆ ناردم. گرنگە ئەم هەوڵانەوە مامۆستا؟ من هەموو ئەم بەرهەمانم بۆ نەتەوە کەمە، یعنی ئێستا بۆ نەتەوەی کورد و کوردستان ئەوە لای من زۆر گرنگە. بۆیە ئەڵم ئەو شاعرانی کە بەدڵ ئەنووسن و بۆ نەتەوە ئەنووسن، بۆ دڵی بەرامبەر ئەنووسن، شەرت نییە ئەوە تاک بێت یان کۆمەڵ دڵە، تۆش دڵت هەیە، کامیراوانیش دڵی هەیە، خوێنەریش دڵی هەیەوانێ، شاعیر یەک دڵێکە بەڵام هەزارەها دڵی خوێنێتەوە. وانە بۆیە ئەوە نەمریەکە ئەدا بە شاعر، ئەڵێ شاعر نامرێ، شاعر مەرگ پێی ناوێرێ، جستەی ئەبا ئەینێ نەژێر خاک،
بەڵام سێرەکی خۆی هەر زیندووە کەس هەیە بڵێ مەولەوی نەمردووە مەولەوی زیندوو بڵێم وانە مەولەوی ئەڕێن بۆ هەر کوچە و کۆڵانێکی هەورامان بۆ هەر یعنی هوەر سێرەکەی مەولەوی ئەبینیت نالی ئەبینیت ئەفە بۆی ئەمە شاری جوان نەمری شاعیرەکەی بێچکە لەم دیوانە شاری تر ئامادەیە یاخود ئەوەی کە هەبوو لەم دیوانە کۆکرایەوە و خۆت ئاماداکی بۆ من لە ژیانە بم شعر ئامادە بێت هەوڵە دەم هەموو ساڵێک میکەم طبعا ئێمە گلەیشمان هەیە لە وزاری ڕۆشنبیری یعنی سێرەکەی پرۆسەیەکەکەن بۆ چەند شاعرێک شارچێتی تیا ئەبێت ینی لە سلێمانی بۆ سلێمانی لە هەولێر بۆ هەولێر و لە دۆک بۆ دۆ باشە کەرکووکە داماوەکە ئەی باشە وڵاتەکە ئێمە دووس خورمات و داماوەکە لە شەڕا ئێمە تەپوتۆز دایگرتوین و گەنجەکان ئەو ینی گەنجەکانەوە تۆ ئەبی بیرێک لەوە بکەنەوە لە دووس خورمات و چی هەیە بۆ بۆی نەکەین گلەیەکی تریشم هەبوو جارێکیان بە گلەی چکە گلەی لە خۆشەویستەکرێ تۆ بۆ وزارەتی ڕۆشنبیری بیرێک لەوە ناکەیتەوە شاعیرە باشەکانت لە هەرێکی یەک کۆپلەیە وەرگری کتێبێک بکەی بە ئینگلیزی ساڵانە دەریکە وانە دەیان متەرجمانەیە لە وزارەتە ئەو هەوڵانە بەردەوامیان ئەو گلەیانە هەیە ڕاستە زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا بورهان بەرزنجی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵم بوو ئەزانیێمە بە یەکێکی تر لە خوێندنەوە شارەکانی مامۆستا بورهان کۆسایی بە پرۆگرامی ئێوارەی کورسات مەگەزینێنم هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ماڵتان بەخێر و بەرەکەت بێ و خواتان لەگەڵ بێ فەرموو مامۆستاکە هی من وایە هی من بواایی سەرما قەشمەری بەلەرزینی لێوانم ناکرد هی من بواایی سایقەی هیچ شەوێ بە تەنیا نانووست هیچ ئەستێرەیە بێبەش نەئەبوو لە پیاسەی هەناسەم هیچ دەرەختێ بە تەنیا لەسەر جادە خەوی لێ نەئەکەوت هی من بواایی مردن نەیدەوێرا بێتە دەرگام هی من بوایەی مردن نەیدەوێرا بێتە دەرگام تێنووسی ئیملام وێنەی گریامی نەدەکێشا قەڵەمەکەم دەبوو بە گۆرانی بێژ و بەفر بە کراسی ئاڵ و واڵاوە لە سەربانمان دادەنیشت و تێنووسی ئیملام وێنەی گریامی نەدەکێشا قەڵەمەکەم دەبوو بە گۆرانی بێژ و بەفر بە کراسی ئاڵواڵاوە لە سەربانمان دانیشت هی من بوایەی ڕۆژگارم نەدەبوو بە تەختە ڕەشی پۆلی نەیاران پۆشاکەکەی برم هەڵ نەدەفڕی و کەس بە ڕووتی شعرەکانیان نەدەبینی هی من بوایەی شەوم وا تاریک هەڵ نەدەگەڕا ئاوازەکانم نەدەبوون بە سەیرانگای بێزاری هی من بوایەی ڕۆژی 100 قەسیدەم دەفرۆشتە گوڵ هی من بوایەی ڕۆژی 100 قەسیدەم دەفرۆشتە گوڵ دووکانێکم لەسەر ڕێگەی هاتوچۆی پەروانە دەکردەوە سەبیل ئاوی حەیاتم پێدەدا ئای چەند دڵتەنگە ئەم شعرم دەربەدەری چاویارە تا